بژار چۆنی؟ باشم کاکە زۆر سپاس فەرموو. دهۆک چۆنە؟ جەنابەت فەرموو کاکە. کاک بژار هیوادارم قەپات نەکەی. من ناوم قادر نادرە، لە سوید تەلەفۆن دەکەم، یەک پرسیارم هەیە. فەرموو کاکە. ئێوە کۆمەڵێک زۆر لەو خەڵکانە شیرازتان تەعزیبدا، بە ناحەق گرتتان، ئێستاش بەریان نادەن بە خۆتان. ئەزانم ئەڵێ ئێوە لە دەست دادگایە، بەس ئێوە بەشێکن لەو موئەسسەساتە. هۆکاری چییە زیندانی بە ناحەق گیرەیە و موددەی یاسایی تەواو بووە، بەریان نادەن. وەتە ئەو هەموو تەعزیبە چییە باز دەکرێت لە دهۆک و لە ئەوەی دەدەنە ئەو کوڕە هەژارانە؟ داوەشەی زەلام ئەوە مدیری ئاسایشی دهۆکە، ببینن چەندە ترسێ نەوێرە یەک جملە جواب داتەوە. ئەوە عنتەرەکەی پارتیە لە دهۆک. دەبینن تەعزیبی خەڵک دەدەن، خەڵکیان بە ناحەق گرتیە و ئەو زیندانیانەی بادینان جگە لەوەی بە ناحەق گیرانە تەعزیبیان دانا و ئێستا بەریان نادەن لەو زیندانیانە شیرازێ، تەنیا لەبەر ئەوەی دژی ئەو ڕژێمە فاشەی تورکیا خۆپیشاندانیان کردیە کە چ لەولانیە لە بۆ من فواد حوسێنیان وەکو دەیانێ وەکو ئەوەیەک پیشان بدەن کە عێراق و هەرێمی کوردستان زۆر دژی تورکیا لە کاتێکدا کاتێک خەڵک ڕادەپەڕی. ئەوانە هەمویان ئەزانن پەنجەکانی ئەمجەدیان شکان لەبەر ئەوەی پەنجەی سەرکەوتنی دژی فاشیزمی تورک لێدات. دەیان گەنجیرا کوژرا. یەکێک لەو گەنجانەی سەرپەرشتی ئەو خۆپیشاندانەی کرد بە درۆنی تورکی شەهیدیان کرد. ئەو سوار چاکەی شیرازێ سەدان گەنجیانەوە کرد. ئەوە پارتیە، ئەوە پارتیە ئاوڕێیان، ئەوە پارتیە. ئەوە مەسرور بارزانیە کە دەیبینن چۆن دەرحەق بە گەنجی کورد چ دووڕوویەکیان هەیە. شایانی باسە ئەو بژار دۆستچێ کە ئێستا کە پلەکەی گۆڕدرایە بوویتە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش، کۆناغی ئەو زۆرترین ڕۆژنامەنووس چالاکوان دەستگیر کران، ئەشکەنجە دران. ئەوەش لە کێیەکی ڕەشە بەنیچەوانی بە تایبەتی ڕۆژنامەنووس قەهرەمان کە باوکی شەهید کرا بەدەستی پارتی و ئەو کوڕە بە 7 ساڵ حکم درا بەبێ ئەوەی هیچ شتێکی وای کرد بێت و ئێستا لە چاکسازی دهۆکە و هیچ لێخۆشبوون و کەمکردنەوەیەکیش نەیگرتەوە. هەموو ئەو تاوانانە بژار دۆستی و ستافەکەی لە بەرامبەر ئێستا و ئایندە تاوانباری ئەو دۆسیەنە.